بەناوی خۆی گەورە و میرەبان لەوانەیەکی تردا لە پەیجی محەممەد باڵا کاتی نۆزمەتان بە دانانی فێرکاریەکی تر ئەویشیان باسیەوەکەین چۆن بمانەوێت ناوی پێیج بگۆڕین ئەگەر لە 200 لایک بەرەوسەرەوە بێت. بۆ نمونە ئێستا تۆ ئەگەر پێیجێک 100,000 کەی بێت 200,000 کەی بێت واتە 200,000 بێت یان 50,000 بێت یان چەند هزار بێت یاسای فەیسبوک 200 لایکە ئەگەر نیت ئەواتە بێ لایکەکان ڕشکەیت و اینجا ناوەکە بگۆڕیت ئەمەش کارێکی زەحمەتە و لایکەکانیش لەدەست دەدەیت. بەڵام بە واستەی ئەم هەنگاوانە تۆ ئەتوانیت سوود لە ئەم فێرکاریە ببینیت هەم ناوەکەی بگۆڕیت هەم لایکەکانیش لەدەست نەدەیت. دیارە زۆر کەسێ ئێستا بە پارە ناوگۆڕینی پێیجەکات هەرچەندە فۆنتی کوردی ناتوانن بنووسن لە ئێستادا بەڵام من دوای ماندووبوونێک توانیم چەند کارێک بکەم لە وەک کار بۆ ئەوەی بتوانم بە فۆنتی کوردی و هەمان بە عەرەبی و هەم بە ئینگلیزی هەم بە لاتینی ئەتوانیت کارەکە بکەیت. ئەلێرەدا هەمووی ڕوونەکەینەوە. ئەم هەنگاوانە کاملیان پەیوەستە بە پەیجی محەممەد باڵەکەەوە. بەڕاستی هیلاکم بووم وەکو محەممەد باڵە کە توانیم شتێکی وا بکەم خۆ ئەم توانی بە پارەش بیگۆڕم بەڵام ئەمن هەمیشا بڵەدەم بەڕاستی کارەکانتان بە شازی فری و بەلاشەوە پێشکەش بە ئێوەی خۆشەویست بکەم. بەم نزیکانی ئینشەڵا باز لە گۆڕنی ناوی ئەکاونتی شەکەین و هەروەها چەند فێرکاریەکی تری گرنگ باسەکەین بۆیە لە سەرجی فەیسبوک لە پەیجی محەممەد باڵاک بێبەژمە بە بینوسا ئەم وێنەی لەسەرە و کلیک بکە و بتوانیت سوود لە بابەتەکان ببینیت. ئێستا ئێمە ئەو پەیجەمان کردوتەوە کە ئەمانەوێت ناوەکەی بگۆڕین کە پێی دەوترێت شعری نازدار کۆییە دیارە 621 لایکە ئەمانەوێت بیگۆڕین کەچی ناگۆڕدرێت چونکە یاسای فەیسبوک 200 بەڵام ئێستا ئێمە کارێک لەگەڵ مارکی خۆشەویستەکەین بۆ ئەوەی بیگۆڕین. ئێمە دەبێت فەیسبوکەکە بکەینە عەرەبی بە ڕێزەکانم واتە بەشی عەرەبی بێت فەیسبوکەکەمان کاتێک کارەکەکەین. بۆ نمونە ئێستا ئێمە بیدایەتی ئەیکەینە ئینگلیزی ناوێکی ئینگلیزی بۆ پەیجە زیادەکەین ئەچینە تعدیل صفحە اینجا تعدیل معلومات تعدیل ببورن معلومات صفحە کلیکەکەین کە کلیکمان لە سەرەمەیان کرد اینجا چینە بەشی چی بەشی تەرجومەی پەیجەکە متەرجومە واتە ئەسما متەرجومە کلیکەکەین و ئەو ناوە ئینگلیزیی کە ئەمانەوێت یان لاتینەی کە ئەمانەوێت لە بەشی ئینگلیزی بۆ شایەکە ئەنووسین. بۆ نمونە ئێمە هەر شتێک کە بمانەوێت ئەتوانین بۆ نمونە شتێک بنووسین کە تۆ لە خەیاڵتە ناوی پەیجەکە بنووسیت تۆ ئەتوانی کارەکەی خۆت بکەیت. بۆ نمونە گۆگڵ ئەنووسین ئەم پەیجە بکەینە گۆگڵ بەس گۆگڵ دیارە ئەڵێت نابێت بەم شازە دیارە پەیجی تر زۆر هەیە هەر ناوێکی تر. ئێستاگەر ناوەکە بگۆڕین کلیک لە حوزەکەین بۆی ناوەکە بگۆڕین. ئێستا توانیمان ناوەکە بە سەرکەوتووی بگۆڕین. کاتێک کە گۆڕیمان بەڕێزەکانم ئێمە چیەکەین ئەبێت کاتێک کە ناوەکەمان گۆڕی اینجا چین فەیسبوکەکەمانەکەینەوە ئینگلیزی کە کردمانەوە بەشی ئینگلیزی هەڵەبژێرین اینجا لە بەشی ئەم بەشیان کاتێک هاتینەوە ئەچینە ئەم بەشیان هەردووکی ئەەکەین بەچی ئەەکەینە ئەم دووە لۆکاڵ واتە هەردووکی ئەەکەین بە لۆکاڵ سایمە کردومانە کێشەمان نابێ هەردووکمان کرد اینجا چیەکەین سەیکە فۆڵۆمی لەگەڵ شاری نازدار کۆی تێکەڵ بووە. ئێستا ئێمە هەڵەستین بۆی ئەو دووکەوانەیەش لابەرین ئەم دووکەوانەیەش لابەرین با جوانترینشەوە ئەچینە بەشی ئەدرێس ئەچینە بەشی ئەدرێس کە بەشی ئەدرێسمان کرد اینجا لێرەدا ناوێک ئەنووسین بە ناوی ئەمە بنووسنەوە بە ڕێزەکانم کاتێک ئەوە نووسی ئەوەی یەکەمیان کە ئەوە نووسی اینجا ئەمە کۆپیکە بۆ بۆشایی یەکەم اینجا کە بۆشایەک اینجا لێرەدا 5 بنووسە اینجا سیڤ بکە ئەلێرەدا لە سفرێک کەم کە یان زیاد بکە بۆ ئەوەی بۆ نمونە ئەمن سفرێک زیادەکەم بۆ ئەوی سیڤ بێت واتە بۆ 6 ئێستا توانیمان بیگۆڕین. سیرکە زۆر بە ئاسانی بۆ بە فۆڵۆمی سیرکە ناوەکە گۆڕە. ئێستا چی دەکەین
کاتێکە بۆ ئەوەی سیڤ بێت دەست دەکەین بە ئەدرێسەکە کلیکەکەینەوە بۆی بە تەواوی بتوانین کارەکەمان بکەین. کاتێککە کۆپیمان کرد بۆ بۆشایی یەکەم و چەند سەفرێکمان زیاد کرد بۆ ئەوی سیڤ بێت و ئەدرێس لێ ئەدەینەوە دیسان گوتمان بۆشایی یەکەمیان ڕەشەکەینەوە کە بۆشایی یەکەممان ڕەش کردەوە واتە ئەمەی کە بۆشایی یەکە ئەدرێستیا بوو ڕەشەکەینەوە بە ڕێزەکانم اینجا سیڤ کەرەوە ئەوە سیڤمان کردەوە. اینجا دەچین چ دەکەین ئەچین کلیک لە ئەدرێسەکەینەوە بە هەمان شێوە اینجا کلیک لە ریمۆڤ بکە کە کلیکت لە ریمۆڤ کرد اینجا ئەمە کە کلیکمان کرد سیرکە ئەوە ئەو کارەشمان کرد واتە ریمۆڤیشمان کرد. ئێستا دەچین چ دەکەین کلیک لە ئەچینەوە بەشی ئەدرێس ئەچینەوە بەشی ئەدرێس بە هەمان شێوە بۆشایی یەکەم بۆ نمونە بۆشایی یەکەممان کە ریمۆڤ کرد واتە کە ئێستا بۆ نمونە بە سفرێک ڕەشکەینەوە بۆ ئەوەی بکەین ئەدرێسمان کرد. ئەگەر بچین سیرکەین بزانین بۆتەوە بە لینکەکەی کۆپیکەین لە شوێنێک بچین بزانین بۆتە بە فۆلۆمی کۆپی ئەچین پەڕەیەکی نوێ لە گۆڵەکە ئەکەینەوە ئینجانتەر بکە. خۆشەویستەکانم سیرکەن شعری نازدار کۆیی بە سەتا سەتەوە من توانم بیگۆڕم بیکەم بە فۆلۆمی توانیم بیگۆڕم بیکەم بە فۆلۆمی ئەوە بەسەرکەوتوی ئەی چۆن هەر ئەم پەیجە بکەمەوە ناوێکی کوردی وتوانین بیکەینەوە کوردی بە ڕێزەکان واتە گۆڕینی ناو دوای 200 لایک گۆڕیمان بە شێوازی ئینگلیزی ئێستا هەمان پێیج ئەکەینەوە بە شێوازی عەرەبی. بەڵام هەر کاتێک کە تۆ کردە عەرەبی پێویستە پێشەکی ئەو هەنگاوە ئینگلیزیەی واتە ئەو هەنگاوەی کە ئێستای من کردم هەموو جار ئەگەر پێیجی شت کردە عەرەبی بیکەیتە ئینگلیزی لە دواتر بیکەیەوە عەرەبی تێدەگەن لە من. ئێستا دەچین چ دەکەین بۆ ئەوی بیکەینە بە عەرەبی ئەو جارە فەیسبووکەکەمان کاتێککە کردەوە عەرەبی اینجا کە کردمانەوە کە سفر و ئەومان زیاد کرد بۆ نووسین بە کوردی فەیسبووکەکەمان دەکەینەوە چی با ئینگلیزی بێت واتە فەیسبووکەکەمان لە کاتی کردنەکە ئەکەینە ئینگلیزی لە بەشی ئینگلیزی ئەگەر سیکەین واتە بۆ نمونە ئێستا بمانەوێت بیکەینە کوردی ئەبێ فەیسبووکەکەمان ئینگلیزی بێت. ئێستا لە بەشی عەرەبی واتە لە بەشی عەرەبی لە بۆشایی عەرەبی واتە لە ترانسلێتەکە ئەچین بەشی ترانسلێت وەچی گوتمانە چین ئەو بەشەی پیجی بۆ ئەوی بکەینەوە کوردی لە هەمان پیج بۆ نمونە ئەنووسین ئەنووسین شعری جوان سیرکە ڕاستەوخۆ کردمە شعری جوان ئەوە کردمان. ئێستا با بکەینە عەرەبی ئەچین چ دەکەین کاتێککە بە ئینگلیزی نووسیمان واتە کردمان بە ئینگلیزی ناوەکەمان کە بە عەرەبی نووسی اینجا دەچین چ دەکەین فەیسبووکەکە ئەکەینەوە عەرەبی بە ڕێزەکان کاتێککە ناوەکەمان نووسی بکەوە عەرەبی کردمانەوە عەرەبی اینجا چینەوە بەشی عنوانی پیجەکە واتە ئەچینە بەشی عنوانی پیجەکە بۆ ئەوەی بتوانین ئەو فۆلۆمیە لا بەرین عەرەبیەکە شعری جوان بچێتە شوێنە سیرکە نووسرایە شعری جوان لەگەڵ فۆلۆمی شعری جوان لەگەڵ فۆلۆمی اینجا ئەچینە کوێن دەر ئەچینە بەشی عنوان لە پیجەکە ئەچینە بەشی عنوان لە بەشی عنواندا بۆ نمونەی مەگەچینە بەشی عنوان اینجا چی ئەکەین برا بە ڕێزەکانی خۆم
ئەچین لە بۆشایی یەکەمنا لە بۆشایی دووەم ئەمەیان ڕەشەکەینەوە بۆ نمونە ئەمەمان کە ڕەش کردەوە ئەینووسین چی لە دووم بنووسنەوە ئەمەی دووەمیان هەڵبژێرە جاری یەکەم لە ئینگلیزیەکە ئەوەیانە لە جاری دووەم ئەوەیانە کاتێک ئەومان هەڵبژارد ئینجا ئەوەشیان کۆپی کە کۆپیمان کرد ئینجا لە بەشی عینوان پەیستیکەوە و لێرەدا سفرێک یەکسەر سەیڤی بکە کاتێک کە ئەومان نووسی سەیڤی یەکەین سفرێک زیاد کەم کە بۆ ئەوەی سەیڤی بێت اینجا دیسان ئەچینەوە کوێ ئەچینەوە بەشی عینوان بە هەمان شێوە اینجا کە چوینە بەشی عینوان چیەکەین ئەم جارە لە ئەچینەوە عەرەبیەکەمان کرد و هەروە ئەمەمان زیاد کرد کلیک لە چیەکەین بۆ نمونە ئەچینەوە بەشی عینوانەکەمان کاتێک کە کرد و کاتێک کە عەرەبیەکەمان کرد و ناو عەرەبیەکەمان نووسی سفرەکەمان زیاد کرد کەممان کرد بۆ نمونە ئەمەی سەرەوە ڕەش بکەوە بە ڕێزەکەم بۆی سەیڤ بێتەوە اینجا کە سەیڤمان کرد بە هەمان شێوە دیسان عینوان لەگەڵم بن اینجا کلیک لە ئەم بەشە ئاکەین بە ڕێزەکانم کلیک لە عینوانەکەمان کرد اینجا ئەم بەشان اینجا کلیک لە مەیانەکەین تۆزێک چاوەڕێکە برای بە ڕێزەکەم زۆر ئاسانە پارە مەدا ئەم پارەیە بۆ من بێت سیرکەن لێرەشدا شعری کە جوانمان زیاد کرد بزانین وایە یان شتەکە بەسیقە خۆشەواتە پێشانتان دەین باشە ئەچین گۆگڵ تاپێکی ترەکەین واتە پڕەیەکی ترەکەین بۆی باش پێشان دەین ئەکا بوویتەوە برا بەڕێزەکانم هەموو شعری نازدار کۆی بوو کردمە بە شعری جوان وایە یان نا کەواتە وایە ئەلێرەدا ئەوەشمان باس کرد ئەلێرەدا بۆ ئەوەی لە ئینگلیزیەکەش داواتە لە زمانی ئینگلیزدا ئەو فۆڵۆمیە لا بچێت تەنها چی بکە وەرە خوارەوە کە کردمان یەک ڕۆبەشی تەرجومەکە تەنها ئەو فۆڵۆمیە ئینگلیزیەکە ڕشکەوە اینجا تۆ بە ئیسراحەت کارەکەی خۆت کرد کە ڕەشت کردەوە برا جوانەکەی خۆم یان ئەگەر خوشک عەزی لەو فێرکاریە بێ بە ئەوانیشیان لەگەڵدا بێ خوشکە بە ڕێزەکەم اینجا کلیک لە بەش ئینگلیزیەکەین و بزانین لە ئینگلیزیەکەش هەر شعری جوانە برا جوانەکەم بە هەمان شێوار شعری جوانە کەواتە ئیشەکەمان سەرکەوتوو کرد اینجا وەرە با ئەوەی لێدەین ئەوە بۆ بەشی ئینگلیزی بە خۆتان نەزان ئێدیت پێیجە ئەو کریتیشمانە بە شعری جوان هیوادارم سوودێ بێت اینجا هەر بڵێ محەممەد باڵە خراپە ئەوە 25,000 والۆتان دەگۆڕن وەرە بە فری تەمەشاکە ئێمەش باڕکلامێک بکەین هەر کەسێک سپۆنسەری فەیسبووک دەیەوێت پەیجەکە بباتە دەستەڕاستی فەیسبووک ئەوە ئێمە لە خزمەتین بە باشترین جوانکاری بۆ یەکەین بە باشترین شێواز و زیرەکترین شێوازی ڕیکلامەوە هیوادارم سوودێ بێت تاوانەیەکتر لە پەیجی محەممەد باڵا کە خواتان لەگەڵ هەر شاد بن